ئەم دیمەنانە دیمەنی شکانی بایکۆتی مامۆستایان لە شاری کەرکووک کە بە گوڵیان سەرپەرشتیاری پەروەردەی کەرکووکەوە پێشوازی دەکرێن. لە دوای بڕیاردان لە شکانی بایکۆتی خوێندن لەلایەن مامۆستایانی خوێندنی کوردیەوە لە کەرکووک کۆبوونەوەیەک بەڕێوەبەری خوێنگەکان کۆ دەکاتەوە و داواش لە بەغدا دەکرێت موچەی مامۆستایانی کەرکووک دابین بکات. بارودۆخێک بۆ مامۆستاکان دروست بووە کە هاوپیشەکانیان لەسەر میلاشی بەغدا تەواو جیاوازن. مامۆستایە کە سەر بە میلاشی هەرێمە پاشەکەوت لە موچەکەی کریا کە تاکو چارەکە موچەیەکە بەڵام هاوپیشەکەی لە هەمان قوتابخانەکەی بە موچەکەی بە کاملی وەرەگرێت و ئەمە حاڵەتی دەرونی زۆر خراپی بۆ مامۆستاکان دروست کردووە. تا ئێستاکانە ئێمە وەکو مامۆستایانی هەرێم و لە هەردوو دی بووینە چونکە لێرە پێمانەڵێن ئێوە سەر بە هەرێمش پێمانەڵ ئێوە دانیشتووی کەرکووکن کە کار دانیشتووی کەرکووک لە ڕووی ئیداریەوە سەر بە مەرکەزە. بەڵێ ئێمە تا ئێستاکانە مافەکانمان خوراوە موچەکانمان دابین نەکراوە. من وەکو قوتابخانەکەی خۆم نزیکەی 23 مامۆستام هەیە نیوەی زیاتر سەر بە مەرکەزە موچەکان وەرەگرێ نیوەی مامۆستاکانی ئێمە بێموچەن. بەڕێوەبەری خوێنی کوردیش لە کەرکووک ئاشکرای دەکات ماڵی وەزیری پەروەردەی عێراق بە تەنیشت ماڵی وەزیری پەروەردەی هەرێمەوەی لە هەولێر کەچی گرفتی مامۆستایانی خوێنی کوردی لە کەرکووک چارەسەر ناکرێن. وەزیری تەربیە خانوویل لە هەولێرە لە تەنیشتی ماڵ وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمە ێ باشە بۆ تەنسیقی ناکەن بۆ گواستنەوەکەمان کە ئێمە لە کەرکووکە ئەو کێشە گەورەیەمانەیە بەداخەوە. سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی کەرکووکش پێی وایە ئاسایکردنەوەی دۆخی ئێستای کەرکووک بە کێشەی مامۆستایانیشەوە پێویستی بە هەوڵی جددیانە هەیە و دەشڵێ دەستوری عێراق بنچینەی بۆ کێشەکان داناوە. مادەی 140 داکۆکیکاری خوێندنی کوردیشە لە بەرویەکێ لە بڕگەکانی مادەی 140 ئاماژەی بۆ کردووە ئەم مامۆستایان و فەرمانبەرانەیە کە ئێستا لە کەرکووک دەوامەکەن پێشتر بەهۆی ئەوەی کە تەرحیل کراون لە سلێمانی و هەولێر بوون ئێستا گەڕاونەتەوە باوشی شارەکەی خۆیان مەفروزە وەکو ئەوانەی تر چۆن هاوپیشەکانی تریان موچەکانیان لەسەر بەغاوەگرن ئەمانیش لەسەر بەغاوەریگرن بۆیە هەر لێرەشەوە داواکەم لەوانەی کە بەرپرسن لە کەیسی پەروەردە لە پەرلەمانی عێراق ئەوانەی کە بەرپرسن لە کێشە و داخوازیەکانی خەڵکی شاری کەرکووک جارێکی کە هاوپشتیمان بکەن و تەنسیقێکی تەواویمان بۆ دروستکەن لەگەڵ ئەو بەرپرسانەی کە لە بەغان لە بروی ئێمە بەڕاستی تەواو ئێمە ناتوانین مافەکانی مامۆستایان لە هەرێمی کوردستان بەدەستبێنین. بەپێی زانێرەکانی کورسات نیوزیش لە کەرکووک 550 خوێندگە بە زمانی کوردی دەخوێنن و خوێنی کوردی لە کەرکووک خاوەنی 8,000 مامۆستا و فەرمانبەرە و کێشەی موچێ و فەرمانبەر و مامۆستایانە بە 7 میلیارد دینار سارەسەر دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.